الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني زور بريس لمانجي پربركتي رمضان دا دچين وخزمت قرآني بيروز فرمودكاني پیغمبر صلى الله عليه وسلم لبابتي چي زور گرنگو گورو بيروز دا كبابتي دعا كردن و نزا كردن و پارانوي لخواي پروردگار كلوتاري رابردودا هندق لسر او بابتا گرنگ دوينو إن شاء الله تعالى لم تارجدا تشكي زياتري دخين سر خوشويستان زۆربەی خەڵکی زۆربەی مسلمانان وا حاڵی بوون وا دێتە بەر دیدە و بیر و هۆشیان کاتێک کە باسی دوعاکردن دەکرێ وا دەزانن دوعاکردن هەر بۆ کەسانێکە کەوا هەژارە، یعنی ئینسانێک کە تووشی هەژاری و نەداری و گیرفان بەتاڵی بوو ئالەو کاتەدا زۆر دەپاڕێتەوە لە خوای گەورە و دوعا دەکا، یان کاتێک کەسێک نەخۆش دەکەوێ ئەم نەخۆشە زۆر لە خوا دەپاڕێتەوە و دوعا دەکا و دەلاڵێتەوە لە خوای پەروەردگاری خۆی. یان وا دەزانین کاتێک کەسێک تووشی گرفتاریەک بێ، جا گرفتاری کرێچێتی بێ، بێماڵ و حاڵی بێ، بێ ئیش و کاری بێ، قەیران بێ، هەروەها گرفتە کێشە خێزانیەکان، کەسێک لەگەڵ هاوسەرەکەیدا ناڕەحەتی و کێشەی هەیە، کەسێکی تر دایک و باوچێک گرفتارە بەدەست منداڵێکی ناساڵح و لاسارەوە کە سەنگین و سالار نییە، کەسێکی تر هەر مناڵی نییە، بەم گرفتاریانەوە دەتلێتەوە، وا دەزانین هەر دەبێ ئەمانە دوعا بکەن. زۆرێک لە خەڵکی بەڕێزان وا دەزانن کاتێت باسی دوعا دەکرێ وەکو عەرزم کردن هەر نەخۆشەکان، هەر هەژارەکان، هەر گرفتارەکان پێویستە دوعا بکەن، بەڵام لەگەڵ ئەوەدا کە ئەمانە مڵتەڕن و بەردەوام لە خوای پەروەردگار دەپاڕێنەوە کە هەموو دەرگاکانیان لێداخراوە، زۆر لەوە زیاتر پێویستە کە ئینسان لە ئەو پەڕی خۆشیدا کە لە هیچ شتێک لە ڕووی مادیەوە کەم و کورتی نییە ئەمجا زیاتر دوعا بکە. ئەوەی کەوا کەسێک بێنە بەرچاوت لە سەروەت و ساماندا، بەڕاستی بانقەکانی دنیا هەمووی پارەی ئەو بێ، کەسێک لە ڕووی زەوی و زارەوە، لە ڕووی خانووەوە، لە ڕووی بازاڕەوە، لە ڕووی شوقەوە هەمووی هی ئەو بێ، یعنی بە ملیۆن شوێنی هەبێ و خەڵک بەردەستی ئەوە کرێچی بێ، نەک خۆی کرێچی خەڵک بێ، لە پۆست و پلەدا لە هەرە باڵای وڵاتا بێ، لە شەهادە و خوێندەواریدا زۆر لەسەرەوە بێ و ئاستی پرۆفیسۆر گەیشت بێ، لە لەش و لارە زۆر جوان بێ، ڕوخسارێکی زۆر شیرین و جوان و سەرنجڕاکێشی هەبێ، دەنگی زۆر خۆش بێ، باڵای زۆر ڕێک بێ، زمانی زۆر ڕەوان بێ. ئەم کەسە کە لە ڕووی مادیەوە ئەم گرفتانەی نییە و نەک هەر نیەتی، بەڵکو هەر بیریشیان لێ ناکاتەوە ئەوەندەی هەیە، لە ڕووی خێزانەوە باشترین هاوسەری هەیە، منداڵی ساڵحی هەیە، گرفت و کێشەی خێزانی نەهاتۆتە ڕێگای و دڵنیایە لە بەختەوەری خێزانەکەی. ئایا ئەم کەسەش هەر دەبێ وەکو نەخۆشەکە، وەکو هەژارەکە، وەکو گرفتارەکە بەردەوام لەخوا پاڕێتەوە؟ بەڵێ بەبێ گومان، بەڵێ دەبێت زیاتریش لەوان لەخوا پاڕێتەوە و بۆ لەحزەیەک لەخوا غافڵ نەبێ. یەکێ دەپرسێ بۆ ئەیجا داوای چی لەخوا بکە؟ خۆ ئەمانەی هەموو هەیە. لە وەڵاما دەڵێن بەڕێزەکەم ئەوەی کە باسمان کرد لە سەروەت و سامان، لە بوونی زەوی و زار و خانوو و بازاڕ و شوێنی کەسابەت و شەریکە و کۆمپانیا، لە بوونی بڕوانامەی باڵا، لە پۆستی باڵا و سەرکردایەتی کردن و بوونی بە پلەیەکی گەورەی دەسەڵاتداری حیزبی و حکومی لە وڵاتە، لەوەی کەوا لە شولارێکی جوان، دەنگێکی خۆش، زمانێکی ڕەوانی هەیە و بنەماڵەیەکی بەختەوەری هەیە و هاوسەرێکی خۆشەویستی هەیە و منداڵێکی ساڵح و گوێڕایاڵی هەیە. ئەگەر ئەمانەی هەموو هەیە، ئەمانە بۆ چێن؟ بۆ مرۆڤن. ئەگە خودی مرۆڤەکە خۆی نەبوو، ئەمانە چ سوودێک دەگەیەنن؟ بە بێگومان هیچ. دەی مرۆڤیش پێک هاتووە لە سێشت. زانایان دەڵێن مرۆڤ یەکسانە بە لەش، بە هەستەکان، بریتە لە لەش، لە هەستەکان، لە عەقڵ و ئاوەز. ئەم سێشتەیە. ئینسان پێک هاتووە لە سێشت: ئەندامەکانی جەستەی، هەستەکانی، شعورەکانی، عەقڵ و ئاوەز و مێشکی. ئەگەر ئینسانێک بیهێنە بەر چاوت ئەندامانی جەستەی تێک بچن،
ئایا ئەوانەی کە باسمان کردن چ سوودێکی پێدەگەیەنن. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە لە دوعاکانیا دەیفەرموو اللهم عافینی فی بەدەنی، یا ڕەبی خوایە ئەندامەکانی جەستەم ساغکەی، ئەندامە دیارەکان و ئەندامە نادیارەکانم. ئێمە زۆر جا کە دەڵین ئەندامەکانی جەستە هەر تەنها جەستەمان دێتە بەر چاو وەکو چاو و وەکو گوێ وەکو ئەو پێست و ئەوانی کە بە دەرەوەن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوعاکەیە جیای کردەوە فەرمووی اللهم عافینی فی بەدەنی، اللهم عافینی فی سەمعی، اللهم عافینی فی بەسەڕی. چاولێ بەدەن بەتەنها ئەمجا خوای گیان گوێیەکانم سەلامەت کەی، خوای پەروەردگار لێت دەپاڕێمەوە بە ڕەحمەتی خۆت یا ئەڵڵا چاوم سەلامەت کەی. چەند کەس هەبوو گوێ عەیبی نەبوو لە کتوپڕێکە گوێیەکانی لەدەستدا. ئەو گوێ ئەگە پەروەردگار ئەو تەوازونەی ڕانەگرێ دەبینی ئەگەر ئەوەندە هەستیار بێ گوێ لە خشپەی مێرولە بێ، گوێ لە زەبزەباتی موبایل و ڕشەپۆلەکانی ڕادیۆ بێ وەڵڵا ژیان نەدەما. ئەگە گوێشت لە ئاستی ئێستادا قورستر بێ پێی دەڵێن گوێگرانی و ئینسانێک تا گوێی گران نەبێ نازانێت چ ناڕەحەتیەکە. ئینسانی وا هەبوو شەو خەوتووە عەیبی نەبووە، بەیانی کە هەستاوە چاوی کردوێتەوە سەیکات چاو نابینێ. ئەبێت چێ ئەمە پارێزگاری دەکات جگە لە ئەڵڵا، هیچ کەسی تر نییە بۆت پارێزێ. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمووی اللهم عافینی فی بەدەنی، خوایە هەموو ئەندامەکانی جەستەم ئەوانەی کە دیارن و ئەوانەش کە نادیارن لە ناوەوە. زۆر کەس هەیە کە ئاستی زانستی پزیشکی نەخوێندووە یان نەیخوێندوێتەوە، لە زۆرێک لە کار و فەرمانەکانی ئەندامانی ناوەوەی جەستەی هەر بێ ئاگایە. وا دەزانی ئەندامەکانی جەستە هەر قاچە و هەر دەستە و هەر چاوە و هەر زوبانە و هەر گوێیە، بەڵام بێ ئاگایە. ئەگەر لە ناوەش بیستی بێتی یەکێ گورچیلەی نەخۆشە، یەکێ جگەری نەخۆشە، بەڵام ئەندامێکی وەکو سپڵی لەوانەیە هەر بیر لێ نەکردێتەوە. ئیماندارانی بەڕێز، سپڵ یەکێکە لەو ئەندامانی کە لە ناو جەستەی مرۆڤە لە بەشی ناوەوەی جەستەماندا کاری هەرە گەورەی پێسپێردراوە. سپڵ وەکو گۆڕستانێک وایە، چۆن لە دنیادا بە چاوی خۆت دەبینی کە مرۆڤەکان دەمرن دەیانبەن لە گۆڕستان دەیانێژن. لە گۆڕستانیشە جەستەی مرۆڤەکان پێغەمبەرانی لێدەرچێ سەلامی خوای لەسەر بێ هەموو شی دەبینەوە. شی دەبینەوە بە خاک و بە خۆڵێک کە سەرەتا لێ دروست بووین. لەشی مرۆڤیش لە هەر چرکەیەکە چەند ملیۆن خڕۆکەی خوێن دەناو لەشیا دەمرێ بۆی ئەم خوێنە بەردەوام تازە بێ. خڕۆکەی تازە دروست دەبێ خڕۆکەی خوێن لە سوور و لە سپی، هەروەها خڕۆکەکانی تر دەمرن بۆی ئەم خوێنە بەردەوام لە جەستەدا تازە بێ و بە ئاسانی بێ و بڕوە. ئەو خڕۆکانەی کە بە ملیۆن لە چرکەیەکان نەک لە خولەک و دەقەیەکە بە چرکەیەکە بە ملیۆن خڕۆکەی ناولەش لە خڕۆکەی سوور و سپی دەمرێ، ئەچنە کوێوە بەڕێزان؟ ئەچنە گۆڕستانی سپڵەوە، لەوێ بە خاک دەستپێدرێن. لە ناو سپڵدا شی دەبنەوە، جارشکە لەم گۆڕستانەدا شی دەبنەوە. خڕۆکەکانی خوێن پێک هاتوون لە دووشت، لە ئاسن لەگەڵ هیمۆگلۆبین. ئاسنەکە دەڕواتەوە بۆ کوێ؟ بۆ ناو مۆخی ئێسقان، بۆ ناو مۆخی ئێسقانەکە. لە ناو مۆخی ئێسقانەکەدا جارێکی تر ئەم هەموو ئاسنە ئەبێتەوە بە خڕۆکەی تازەی خوێن و لە مەعمەلی مۆخی ئێسقاندا خڕۆکە تازەکانی خوێن دروست دەبنەوە و ئەم ئاسنە نافەوتێ. پاشان هیمۆگلۆبینەکە دەمێنێتەوە. هیمۆگلۆبینەکە دەڕواتەوە بۆ جگەر، جگەر دەیدا بە زراو، زەرداوی زراوی لە دروست دەبێتەوە بۆ پاراستنی تۆ لە نەخۆشی. ئەمە تا ئێستا لەشی تۆ عەیبی نییە. ئەگەر بێت و ئەم سپڵە یەک تۆ زیاد لە حەدی خۆی چالاک بێ، یەک تۆ زیاد چالاک بێ لە جیاتی ئەوەی تەنها گۆڕستانی خڕۆکە مردووەکان بێ، خڕۆکە زیندوەکانیش دەخوا. گۆڕی بە کۆمەڵیان بۆ حازر دەکا و چەکێکی بە کۆمەڵیان لێ دەدا و ئەوانیش دەکوژێ. ئالەم کاتەدا ئینسانێک کە باشترین خواردن دەخوا، ساخترین جەستەی هەیە، هەرچی عیب بێ لە هیچ ئەندامێکی جەستەی دانیە، تەنها یەک شتی گۆڕاوە، سپڵی زیاد لە حەدی خۆی کار دەکا، بەڕێزان یەکسەر تووشی کەم خوێنی دەبێت، چونکە بەردەوام خڕۆکە تازەکانیش دەخوا، نەک هەر مردوەکان شتی کاتەوە و بە خاکیان بسپێرێ. لەو کاتەدا ڕەنگێکی زەعیفی دەبێ، جەستەی دەلەرزێ، بێهێز دەبێ. ئەگەر چارەسەری نەدۆزرێتەوە و چارەسەریشی زەحمەتە، ئەو ئینسانە ژیانی کۆتایی پێدێ. کەواتە جەستەت لاشەت تەنها بە ئەڵڵا دەپارێزرێ، بەس بە ئەڵڵا دەپارێزرێ.
بۆیە دەڵێ اللهم عافینی فی بەدەنی خوای پەروەردگار هەموو ئەندامەکانی جەستەم ئەوەی دیارن و نادیارن بۆم پارێزە. پاشان هەستەکانت ئیمانداری بەڕێز ئەو هەستانە ئەمانەتی خوای پەروەردگارن و ئەو بۆت دەپارێزێ. ئەو هەستانەی کە ئینسان شعور و عاتیفە و هەست و سۆزە بە تێکچوونیان بەڕاستی ژیانی ئینسان تێک دەچێت. ئینسانیش بەردەوام معڕەزە و چوار دەورە دراوە بە شەیاطین، بە ئینسانی خراپ کە دێ وختوکەت بۆ ناو دڵ دروست دەکا. ئینسانێکی خراپە عیب نییە لە ماڵی خۆتا دانیشتووی، پیاوێکی بەڕێزە ئافرەتێکی خانومانە لە ناو ماڵ و مناڵ و مێردی خۆیان دانیشتووە. کەسێکی شەیتان سیفەت دێ خوتوکەی دەخاتە ناو دڵەوە، خوتخوتەی دەدا، هانی دەدا، گومانی خراپی بۆ دروست دەکا، لێی دەبێتە شەیطانێک و دەچێتە دڵ و دەرونیە و ژیانی دەشێوێنێ. ئەها قورئانی پیرۆز بەردەوام هانمان دەدا کە ئەم سوورەتە جوانانە بخوێنینەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەیانیان و ئێواران سوورەتی فەلەق و ناس بخوێنن. لە سوورەتی ناسە تۆ سێ جار پەنا دەگری بە خوای عالەمیان، بە خوای هەموو خەڵکی. قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس، بە پەروەردگاری هەموو خەڵکی، بە پاشا و دەسەڵاتداری سەر هەموو خەڵکی، بەو کەسەی کەوا بەدیهێنەری هەموو خەڵکیە خوایە پەنات پێدەگرم. قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس. لە خەیاڵی خراپ، لە گومانی خراپ، لەوەی هەستەکانت بشێوێ، لەوەی تووشی قەلەقی بی، تووشی بەدگومانی بی، تووشی دڵپیسی بی، تووشی بڕوانینی خراپ بی، گومانت بەرامبەر بە خەڵک خراپ بێ، دوایی ژیانت لێ تێک دەچێت. چی ئەمانت بۆ دەپارێزێ؟ لەناو ئەو هەموو شەیاطین و ساحیر و جادوگەر و فاڵچی و کەسی خراپ و نەفەسپیس و حەسوود و بەخیل و چاوپیسە، ئەو کەسانی کە دێتە بنکڵێشتەوە و گومانت بۆ دروست دەکا بەرامبەر بە هاوسەرت، بەرامبەر بە هاوڕێکەت، بەرامبەر بە خۆشەویستەکانت ژیانت دەشێوێنێ. چێ غەیری ئەڵڵا دەتوانێت لەم هەموو خراپەکاری دەوری گرتووی بتپارێزێ؟ بەخوا کەسی تر. ئەگەر تۆ هەموو ئەو سەرۆت و سامان و خان و شەهادەی باڵا و پۆست و پلت هەبێ کە هەستەکانت تێکچوون لە دەروونەوە ئارام نەبووی، ئایا سوودیان دەمێنێ؟ نەخێر. بۆیە چی باڵا دەستبی لە خۆشی و خۆشگوزەرانیدا ئەمجا زیاتر پێویستیت بە دوعا و پاڕانەوەی لە خوای پەروەردگار. سێمیان عەقڵ. مرۆڤ پێکهاتووە لە سێم بەشی عەقڵە. ئەگەر عەقڵت تەواو کامڵ نەبێ و ڕێک و پێک نەبێ، هەموو ئەوانت هەبێ لە دەستی دەدەی. خۆ پیاوی وا هەبووە، ئینسانی وا هەبووە سەرۆت و سامانی زۆر بوو، بەڵام چونکە عەقڵەکەی باشکاری نەدەکرد لە ڕووداوێکە هەمووی لەدەستدا. ئەگەر ئینسان هەموو سەرۆت و سامان و ئۆتۆمبیلی گرانبەها و شتی جوانی هەبێ، ئەگە عەقڵی باش کار نەکە و عەقڵی باش نەبێ بەڕێزان ناشرینی دەکا. چەند کەس دەبینی ئۆتۆمبیلی گرانبەهاشت بەرچاو دەکەوێت چونکە خاوەنەکەی خاوەنی عەقڵێکی بەڕێز نییە، نازانێت چۆن بەکاری بێنێ و وای نیشان دەدا کە بەڕاستی ئینسان ئۆتۆمبیلیشی بەرچاو دەکەوێت. ئەگەر ئەو عەقڵە باش کار نەکە، بە کەڵکرد نایەن، شتەکان سوودیان لێ نابینی، چونکە بیرکردنەوە و ئاڕاستەکردنت بۆ کارەکان لە جێ خۆیدانە، ئەو کاتە ژیانت تاڵ دەبێ. بۆیە خوای پەروەردگار هەمیشە فەرمانمان پێدەکا کە لێی بپاڕینەوە، نەک هەر لە هەژاری، نەک هەر لە نەخۆشی، نەک لە گرفتاری، بەڵکو لەو پەڵی خۆشگوزەرانیدا ئامان لە خوا غافڵ مەبە. بەردەوام دەستی نزا و پاڕانەوەت بۆ لای خوا هەبێ. ئودعونی ئەستەجیب لەکم. خوای پەروەردگار موژدەی پێداوین، تۆ لێم بپاڕێەوە پەروەردگار دەفەرمێ منیش وەڵامت دەدەمەوە. تۆ دوعا بکە، لە تۆ دوعا لە منیش وەڵام. أجيب دعوة الداعي إذا دعاني. لسورة بقرة دا لدواء آياتكاني الرجودة دا فرمي هر كسي دعا بكا وليم بپاريتوا وڵامی دەدەمەوە. تۆ لێم بپاڕێوە ئەی بەندەکەم منیش دڵنیا بە وڵامت دەدەمەوە. پێغەمبەری خوار صلی الله عليه وسلم مژدەیەکی زۆر خۆشمان دەداتێ و دەفەرمێ ما من مسلم يدعو بدعوة ليس فيها إثم ولا قطيعة رحم. هر کەسێک کەوا مسلمان و ئیماندارە بە خوای پەروەردگار، دەستی بەندایەتی بۆ خوا بەرز دەکاتەوە، بەمەرجێک دووشت لە دوعاکەیدا نەبێ، گوناه نەبێ. یعنی کەسێک داوای شتێک لە خوا نەکا کە خوا قەدەغەی کردووە. هەروەها پچڕاندنی سیلەی ڕەحم و کەسایەتی و خزمایەتیش نەبێ، إلا أعطاه بها إحدى ثلاثين. دڵنیا بێ خوای پەروەردگار یەکێک لەو سیانەی پێدەبەخشێ، یەکێک لەو سیانەی پێدەبەخشێ. یەکەمیان ئیمما ئەن یعجل له دعوته. خوای پەروەردگار لەوە دەچێ هەر ڕاستە و خۆ دەست بەجێ وڵامەکەت بداتەوە. دوعای وا هەیە لەم بەشی یەکەمەیە، تۆ دوعا دەکەی وەڵڵی هەر ئەو دەقەیە، هەر ئەو سەعاتە، هەر ئەو ڕۆژە خوای پەروەردگار وڵامت دەداتەوە.
زۆر بە خێرایی وەڵامت دەداتەوە. ژیانی من، ژیانی بەڕێزت، ژیانی ئێوەی ئیمانداران و بیسەران و بینەرانی ئەم وتارە پڕە لەوەی کە چەند جار داوا لە خوا کردووە ڕاستەوخۆ وەڵامی داویتەوە. ئەوەی داوا لێ کردووە ئاواتەکەی هێناوێت جێگا. بەسەرهات زۆرە لە کتێبە، بەسەرهاتێکی شیرینتان عەرز دەکەم. دکتۆرێکی بەڕێزی پاکستانی مسلمانە، دکتۆر ئیشان، یەکێک بووە لەو دکتۆرانەی کە پسپۆڕێکی گەورەی بواری نەشتەرگەریە نەخۆشە سەختەکان بووە. ئەم پسپۆڕە نەشتەرگەریە لە ئەنجامی ئەو داهێنانە زۆرە پێشکەوتوانەی کە لە بواری پزیشکیدا پێشکەشی پزیشکیاتی کردو و طبی عامی کردووە، ئالەو کاتەدا لە یەکێ لە زانکۆکاندا کۆڕێکی بۆ ڕێک دەخرێ و مەراسیمی خەڵات و ڕێزلێنانی بۆ ئامادە دەکرێت. لە شارەکەی خۆیەوە بە فڕۆکە بەڕێ دەکەوێت بۆ ئەو شاری کە بۆی دەچێت. ئاهەنگەکەی لێ ئامادە کراوە لەلایەن چەندین گەورە زانا و پرۆفیسۆری گەورەی جیهانیەوە خەڵاتی نێودەوڵەتی لەسەر داهێنانەکانی لە بواری نەشتەرگەری مرۆڤدا پێدەبەخشرێ. سواری فڕۆکە دەبێ و کات وەکو ئێستا بەهار دەبێ لە ئاسماندا بەهۆی هەورە بروسکەی زۆر بەهێزەوە فڕۆکەوانەکە ئەڵێ خەلەلێک هەز دەکەم لە فڕۆکەکەدا دروست بوو. بۆ ئەوەی هەمومان سەلامەت بین پەیوەندی دەکا بە نزیکترین بنکەی نیشتنەوەی ئاسمانی فڕۆکەوانیەوە و لەوێ فڕۆکەکەی دەنیشێنێتەوە. ئەڵێن بەڵێ خەلەلێک دروست بووە و زۆر باشت کرد کە پەیوەندیت کرد و نیشتیتەوە لەوە چێک فڕۆکەکە بەرەو تێکچوونی تەواوەتی بڕۆیشتایە. ئەمیش دکتۆر مەوعیدی تایبەتی هەیە، ئەبێت لە فڵان سەعاتە لەوێ ئامادە بێ، بۆیە بە فڕۆکە ڕۆیشتووە کە بەبێ دواکەوتن چەند دەقەیەک پێشتر لە هۆڵەکەدا ئامادە بێ. بۆیە زۆر حاڵی تێک دەچێ و ناڕەحەت دەبێت بەم دواکەوتنی گەشتەی ئەچێتە لای بەشی خزمەتگوزاری و دیاریکردنی مەوعیدی فڕۆکە، ئەڵێن وڵی فڕۆکەکە جارە ناتوانرێت بەکاربهێنرێتەوە. جەو زۆر خراپە، لەوە دەچێ هەورە بروسکەی بەردەوام هەیە، لەم ساتەدا ناتوانین هەڵی سێنینەوە، بۆیە لەوە دەچێ 16 سەعاتی تر گەشتەکەتان دوا بکەوێ. ئەڵە من حاڵێکی ئەوام و من فڵان کەسم و فڵان دکتۆرم و ئەم گەشتەی من دوا بکەوێ، ئەو هۆڵم بۆ ئامادە کراوە، لە فڵان زانکۆدا داوەت کراوم، خەڵاتی ڕێزلێنانم دەدرێتێ. یەکێ لە بەرپرسانی فڕۆکەخانە پێی دەڵێ جەنابی دکتۆر، تۆ باشترین کارێک بۆ تۆ ئەوەیە ئۆتۆمبیلێک بەکرێ بگری. ئۆتۆمبیلەکە بە 3 سەعات دەچێتە فڵان شار، ئێتۆش بۆ هەمان مەوعید دەگەیتە شوێنی دیاریکراوی خۆت. ئەڵێ ها بیرێکی چاکە، ڕاستە، با من چاوەڕێی فڕۆکە نەکەم. بەپەلە دەڕا ئۆتۆمبیلێکی تایبەتی زۆر تازە لە گەراژ لە نەقلیاتە بەکرێ دەگرێ و بەرەو شاری دیاریکراو بەڕێ دەکەوێت. بەڵام لە ڕێگادا بەهۆی ئەوەی کەوا جەو زۆر خراپە، باران و لێزمەیەکی زۆر عەجیبە، لە پەنا گوندێکی شەوە قەدەری خۆی گەورە تایەکیان دەتەقێ. کابرای شۆفێر ئەڵێ وەڵڵاهی حەد دەبووە نەڕۆیشتینایە، بەڕاستی بەرچاوی خۆم نابینم، لە چەند مەترێکەوە جادە نابینم. ئیشەڵڵا خێری پێوە بکەم تایەمان تەقی. بەڵام جەنابی دکتۆر تۆ هیچت پێ ناکرێ. دەڵێ من یارمەتی دەڵێ وەڵڵا یارمەتی چی؟ من هەر خۆشم ناتوانم لەم کاتەیە دابەزم و تایە پەنچەرکەم و هیچ دەشم نامێنێ. تۆ ڕاکە ئەو ماڵەوە کوخە ماڵێکی بچکۆلە لە نزیک ڕێگاکە دەبێت، تۆ بڕۆ ئەو ماڵەوە لەوێ ئیسراحەتێک بکە کە بارانەکە خۆشی کردەوە و تایەکەم چاکرد دێن بە شوێنتدا. ئەویش دەڵێ باشە. ئەڵێ من لە ئۆتۆمبیلەکە دەمێنمەوە، بەڕێز دکتۆر تۆش بچۆ ئەو ماڵە. لە دەرگای ماڵەکە دەدا و ماڵێکی هەژار و فەقیر، پیرێژنێکی بەتەمەن دەرگا دەکاتەوە بە ڕوویەکی خۆشەوە دەفەرمێ فەرم و کوڕەکەم براکەم. ئەڵە دایگیان ڕێگا دەدەی وەڵا ڕێبوارێک ئۆتۆمبیلەکەمان تێکس چووە شوێک لە ماڵی ئێوە بدەم تاوەکو جەوەکە هێ من دەبێتەوە تایەکەمان چاک دەکەین. دەڵێ میوان لەسەر سرم، فەرم و کوڕی شیرینم. ئەچێتە ژوورەوە و ئەڵێ ئەوە چاشم ئامادە کردووە، من بەرماڵەکەم ڕاخستۆ دەستنوێژم گرتەوە چەند نوێژێکی سونەتم هەیە، تۆش بۆ خۆت چایەک تێکەوە ئەوەش خواردن ئامادە کراوە خواردنیش بخۆ. دەڵێ دەی ماڵتان ئاوا بێ. لەو کاتەدا پیرێژنەکە بەردەوام هەر دوورکان نوێژ دەکا و چەند دوعایەک دەخا و لە خوا دەپاڕێتەوە و زۆر بەقوڵ لە خوا دەپاڕێتەوە، هەڵدەستێت دوورکان نوێژی تر دەکا. لەو کاتەدا کە جەوەکە هێمن دەبێتەوە خۆش دەبێتەوە، شۆفێرەکە ئۆتۆمبیلەکەی چاک کردووە. دەڵێ جەنابی دکتۆر نەڕۆین؟ ئەڵێ بەڵێ منیش حازرم. بە پیرێژنەکە دەڵێ یا ڕەبی خوای پەروەردگار ماڵت ئاواکە، ڕێزت زیادکە، بەڕاستی هەر چەند دیارە هەژارن، بەڵام بەڕاستی دڵتان دەوڵەمەند و گەورەیە، بەڕاستی خانەدان بووی سوپاسی ئەو ڕێزگرتنت دەکەم. یا ڕەبی خوای گەورە ئەو دوعایانەشت لێ قبوڵ کە لەسەر ئەو بەرماڵە لە بەیانیەوە دوعا دەکەوی لە خوا دەپاڕێەوە. ئەڵێ وەڵڵای کوڕی خۆم هەرچی دوعایەکم کردووە خواوەری گرتووە، بەس دوعایەکم ماوە دەمێکە لی دەپاڕێمەوە. ئەمڕۆ زۆر دڵم گەرم بوو کە خوا وەڵامم داتەوە، لە بەیانیەوە دەستنوێژم گرتەوە لەسەر بەرماڵ و نوێژ دەکەم و لە خوا دەپاڕێمەوە. ئەڵێ دوعاکەت چییە؟ ئەڵێ ئەو مناڵە دەبینی لەو جێگایە داخەوتووە؟ ئەڵێ بەڵێ دەیبینم، ئەوە دیارە
مەکتەبی نییە و شوێنی نییە و یان بەهۆی ئەم باران و سەرمایەوە لە جێگادا ماوەتەوە لە خەو هەڵنەستاوەڵە نەوەڵڵە کاکەی گیان ئەو مناڵە ئەوە نەوەی منە نەدایکی ماوە و نەباوکی ماوە کەس و کاری لەم دنیادا تەنها منم مناڵەکە تووشی نەخۆشیێکی سەخت بۆ قاچەکانی کار ناکەن و ئاوا لە جێگادا بۆ هێشکەوتووە ئەڵێ ئەی نەتبردۆتە لای دکتۆر ئەڵێ وەڵڵای ئێمە تەنها لەو شاری نزیکمان ئەوەندە دەسەڵاتم هەبوو بەهۆی خێرخوازانەوە تا ئەو شارم بردووە هەموو دکتۆرەکان پێیان وتوم ئەوە نەشتەرگەریەکی لە پشتیا دەوێت کە زۆر سەخت و قرسە بە هەموو دکتۆرێک ناکرێ دکتۆرەکەیە پێڵەن دکتۆر ئیشان ئەگەر تۆ بگەیت ئەو دکتۆر ئیشانە و عەمەلیاتەکەی بۆ بکە بەویستی خوای گەورە بە قاچەکانی خۆی دەڕوا و ئەو نەوەیەت هەڵدەستێتەوە ڕزگاری دەبێت بەڵام دکتۆر ئیشانێک ئەو بزانە بەناوبانگە دکتۆرە گەورە لە فڵان شاری پایتەختی پاکستان و دوورە من چۆن بتوانم بەو بگەم واللهی ڕۆڵە گیان هەر لە خوا دەپاڕێمەوە ئەڵم خوای گیان ئەو دکتۆرە بەناوبانگە لەو شوێنە دوورە من لەم کووکە خانووەدا لەم لادێ دوورەدا بەم هەژاری و بێکەسی و بێدەسەڵاتیەوە خوایە مەگەر هەر خۆت ئەم کارە ڕێکخەی خوا دەیسپێرم بە تۆ دکتۆرەکە کە ئەوەی بیست لە شوێنی خۆی وەستا فرمێسک دەڵێ بە چاومە هاتە خوارە وتم دای گیان دڵنیا بەخوا ئەم دوعایەشی وەرگرتی وتی چۆن وتم من فڵان دکتۆرم من دکتۆر ئیشانم والله خوا فڕۆکەی پەکخست ئۆتۆمبیلی هێناو لە بەردەمی ماڵی تۆدا پەنچەری کرد و تایی تەقاند منی لەناو ئەو هەموو ماڵەدا خستە ماڵەکەی تۆوە ئەوە دوعاکانی تۆن کە لە بەیانیەوە دەیکەی خوا هەموو کارەکانی ڕێخستن و دکتۆر خۆی هاتۆتە بەردەمت وعد بێ ناڕۆم بۆ گەشتەکە لە لێرە دەگەڕێمەوە مناڵەکە لەگەڵ خۆما دەبەمەوە بە دڵنیاییەوە هەموو مەسرەف و نەشتەرگەری بە پشتیوانی خوا بۆ خۆم دەکەم و منداڵەکە ڕزگاری دەبێت بەڵێ بەڕێزان جاری وا هەیە دوعاکان ڕاستەوخۆ هەر دەست بەجێ خوا وەڵامت دەداتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وإما أن يدخرها له في الآخرة یان جاری وایە خوای گەورە ئەو شتەی تۆ لە دنیادا داوای دەکەیت ناتداتێ بەڵام دوعاکەتی وەرگرتووە بۆی هەڵگرتووی بۆ قیامەت لە قیامەتە ئەمجا سوپاسی ئەڵڵا دەکەی ئەڵێ خوایە گیان من چەند ساڵ لە دنیادا دوعام بۆ فڵان شت کرد واللهی باش بوو لە دنیا نەتدامێ خۆ کۆتایی پێدەهات خۆشیێکی کاتی بوو وەکو خەونێک وا بوو ئێستا لەم قیامەتە نەبراوەدا پێت بەخشیوم کەواتە دڵنیا بە بەشی دووەمی دوعاکانت هەروەرگیراوە خوا لە قیامەتە بەرهەمەکەی نیشان دەداتەوە سێمیان وإما أن يصرف عنه السوء مثلها خوای پەروەردگار بە ئەندازەی ئەوەی کە تۆ داوات کردووە لە خێر و بەرەکەت و خۆشی خوای گەورە بەڵاو موسیبەتی لەسەر لا بردووی ناڕەحەتیە کە ئەم خۆشیانە لێتێک دەدا خوا لەسەری لا بردووی بۆیە عەرزم کردن شەرنی ئینسان هەر لە هەژاریدا لە گرفتاریدا لە فەقیریدا لە کاتێکا کە بەڕاستی دەرگاکانی لێداخراون لە خوا پاڕێتەوە نەوەڵڵاهی وا خۆشە ئینسان لە کاتێکا لە هیچی کەم نییە ئەمجا لە خوا پاڕێتەوە ئەی دەوڵەمەندەکان ئەی لەش ساغەکان ئەی خاوەن پۆست و پلە و باڵاکان ئەی ئەو کەسانی کەوا سەروەت و سامانتان بە ملیۆن و بە ملیارەها دۆلار و دینارە ئەی ئەو کەسانی کەوا لە دنیادا کەس و کارێکی زۆرتان لە دەورە دەستان دەڕوا لە حیزبا لە حکومەتا لە دەسەڵاتە لەخوا غافڵ مەبن ئێوەش سەری بەندایەتی بەرزکەنەوە بخەنە سەر زەوی و دەستەکانتان بۆ لای ئەڵڵا بەرزکەنەوە هەمیشە دوعا بکەن هەمیشە دوعا بکەن و لە خوا غافڵ مەبن ئێوە لە هەموو هەژارەکان زیاتر پێویستیتان بە دوعایە هەمومان پێویستیمان بە خوای پەروەردگارە کۆتایی وتارەکەم بە حەدیثێکی پێغەمبەر دێنم صلی الله عليه وسلم کە دەفەرمێ لا يغني حذر من قدر زۆر حەزەرکردن و هەستیاربوون لە قەدەری ئەڵڵا ناتپارێزێ ئەها ئیوا هەیە بەڕێزان خۆپارێزی چاکە خۆپارێزی لە نەخۆشی لە میکرۆب لە ڤایرۆس ئەم حەزەر و خۆپارێزیە چاکە بەڵام هەستیاری زۆر دڵنیا بە لە قەدەری خوا ناتپارێزێ چەند کەس هەیە خواردنەکانی وا بووە بە گرام دایناوە ئەوەندە گۆشت بخۆم ئەوەندە ڤیتامین بخۆم ئەوە بخۆم ئەوە پاک و خاوێن بم دەست لە فڵانشن نەدەم یعنی زۆر هەستیار بووە زۆر وریای ژیانی خۆی بووە تەنانەت مریشکی مەسلەحە و دەوازینی نەخواردووە مریشکی خۆماڵی خواردووە ئەوەی کەوا لەبەی تا پەروەردە بوو بێ لە میوە و سەوزەنەی خواردووە هەمووی سروشتی خواردووە بۆی جەستەی ساغ بێ سوبحان الله بینی ومانە تووشی شێرپەنجە بووە تووشی شێرپەنجەیەکی زۆر سەخت بووە بۆ گیانی لەدەستداوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگاداری کردین پاک و خاوێن بە خۆپارێز بە بەڵام ئەوەندە هەستیار مەبە بەخوا ئەوەی بڕیاری ئەڵڵای لەسەر درا بێ هیچ حەزەر و هەستیاریەکی لە ڕاددە بەدەر وەسواسی ناتوانێت لێلادا بۆیە ژیانی خۆت تاڵ مەکە
پێغەمبەری خوا فەرمووی والدعاء ينفع مما نزل ومما لم ينزل والله دعا و پاڕانەوە بە سوودە و سوودت پێدەگەێنێ بۆ ئەوەی لە ئاسمانەوە دابەزیوە و ئەوەش کە هێشتا لای خوا نووسراوە بۆ دانەبەزیوە وإن البلاء لينزل فيتلقاه الدعاء فيعتلجان إلى يوم القيامة ئینسان بەڵایەکی بۆ سەر دێ نەخۆشیەک ناخۆشیەک مصیبەتێک ناڕەحەتیەک بۆ خۆت بۆ هاوسەرت بۆ منداڵەکانت بۆ ماڵەکەت لە ئاسمانەوە دێتە خوارەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەڵام لەو کاتەدا تۆیان پێشتر دوعات کردویان ئەو وەختە دوعا دەکەی و دەستت بەرەو خوا بەرز کردوتەوە ئەم دوعایەت بەرەو ئاسمان دەڕوە چۆن تەشبیه نەبێ ئەها دەڵێن ساروخی دژە ساروخەیە بنکەیەک دانراوە دەڵێ ئەگەر ساروخێکم لە وڵاتێکەوە پێوە بندرێ من هەر لە ئاسمانەوە دەیتەقێنمەوە نایهڵم بگاتە بنکەکەی من نایهڵم بگاتە وڵاتی من والله دوعا ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کاتێ ئەو مصیبەتە بۆ خۆت و خێزان و منداڵ و سەروەت و سامان و ماڵت دێتە خوارەوە تۆ دوعات کردووە و بەردەوام لە دوعاکردنەوە پێشتر دوعات کردووە دوعاکە بەرەو ڕووی دەڕوە پێغەمبەری خوا فەرمووی لە ئاسمانە بەیەک دەگەن تا قیامەت ناهێڵێ ئەو مصیبەتە بێتە سەرت کەواتە بەردەوام دوعا بکە داوا دەکەم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا دوعاکانمان وەرگری خوای پەروەردگار بە ڕەحمەت و میهرەبانی خۆت خوای گیان دوعاکانمان هەمیشە لای تۆ یان ئێستا وەرگیرێن یان ئەوەی بۆ قیامەتمان باشە بۆمان هەڵگیری بۆ قیامەت یان یا ڕەبی خوای بکەی بە دەفعی بەڵاو مصیبەت لەسەرمان ئێمە دڵنیاین هیچ دوعایەکمان لای تۆ ئەی پەروەردگار ڕەت نەبووتەوە وڵامی ئەو کەسانەش کە ئێستا لەوانەیە لە گوێبیستی ئەم وتارە بن بینەری ئەم وتارە بن پێمان دەڵێن ئەی مامۆستا من چەند ساڵە دوعا دەکەم و دوعاکانم بەرهەمیان نییە کاتی وتاری جمعەمان تەواو بووە ئینشاءڵڵا لە وتاری داهاتوودا لەگەڵماندا بن وڵامی ئەو پرسیارەی تۆی بەڕێزیش دەدرێتەوە دیسانەوە داوا لێ دەکەم خوای پەروەردگار هەمیشە دوعاکانمان لێ وەرگری خوای پەروەردگار بەندەیەکی زەلیل و بێدەسەڵاتین خوای پەروەردگار ڕەحممان پێ بکەی لاشەمان ساغکەی هەستەکانمان بپارێزی دڵمان خۆشکەی سەرمان بەرزکەی ڕووسوری دنیا و قیامەتمانکەی یا ڕەبی خوای خۆمان هاوسەرمان منداڵەکانمان لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک بپارێزی خوای خاکی کوردستانمان پارێزی میلەتی کوردمان بپارێزی دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیتەوە لەم مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان و نیوەی ڕەمەزانەدا یا ڕەبی خوای هەر کەس نەخۆشە خوای شیفای بەخێری بۆ بنێری هەر کەس نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری هەر کەس دەستکورت و نەدارە دەرگایەکی ڕەحمەتی خۆتی لێ بکەیەوە و ڕزق و ڕۆزی فراوانکەی یا ڕەبی خوای عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی تاعەت و عیبادەت و نوێژ و ڕۆژومان لێ قبوڵکەی دەرگای مزگەوتەکانمان بۆ بکەیتەوە دەرگای بازاڕەکانمان بۆ بکەیتەوە دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیتەوە لە هەموو قەیران و کێشەکان ڕزگارمانکەی بە گەورەی و ڕەحمەتی خۆت یا ئەرحەمە الراحمین آمین یا مجیب السائلین والسلام عليكم ورحمة الله وبركاته